یاخوا بەخێر بەسەر چاوم بەڕاستی زۆر خۆشحاڵم کە دوێنێ شەوێ سەیری فەیسبووکەم کرد هەموو هاوڕێکانم ڕسمی هەڤاڵی بەڕێز مامزەلایان دانابوو بەڕاستی زۆر مای خۆشحاڵیەکە بۆ من کە هەڤاڵی بەڕێز مەسەرە کۆماری عێراقی کوردستانمان هەڤاڵی مامزەلال کە بە فەیسبووک هەموو داپۆشرا بوو تەنانەت ڕسمی هەڤاڵی بەڕێز مامزەلای لێ بوو ئەوە زۆر خۆشحاڵ بوو بۆ من بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم دڵشم زۆر خۆشە ئینشەڵڵا خوای گەورە شفای زیاتر بۆ نێرێ و ئینشەڵڵا خوای گەورە ڕەحمی بێکات و بۆ کوردستانمان شاد دەکاتەوانێ وەختی بیستم تەندروستی مامزەلال باش بوو و بەڕاستی زۆر درم خۆش بوو بە سەرکردەیەکی کورد سەرۆکی هەموو عێراق مامزەلال زۆر سپاسی دکتۆر نەجمەدینەکەین کە دەقە بە دەقە خەبەرداریەکەین لە تەندروستی بەڕێز سەرۆک تاڵەبانی سپاسی هەموو دکتۆرەکانیشەکەم و سپاسی هەموو لەبەر ئەوەی باوکی کووردە سەرۆک کۆمار باوکی کووردە ئەبێ خەرک بە وەفابی لەگەر باوکی خۆیە زۆرم پێم خۆش بوو مامەجیان چاک بوویتەوە زۆرم خۆش دەوێ مامەجیان مامەگیان چاومانە مامەگیان دڵمانە پێشەکەی بە خێراتنتان دەکەین بەڕاستی خۆشحاڵی خۆم دەردەبڕم بەرام بە بۆنەوەی بە هەواڵی بەڕێز مامزەلال کە بە بۆنەی سەلامەتی بەڕاستی هەمومان خۆشحاڵ بووین و هەموو کوردێکیش خۆشحاڵ بوون ئینشەڵڵا بە زووترین کات دەگەڕێتەوە کوردستان زۆر خۆشحاڵ بووین بۆ بیستنی ئەم هەواڵە خۆشە کە باوکی کورد سەلامەت بوو ئەلحەمدوللا بە خێر و خۆشی ئەگەڕێتەوە نەناو میلەتەکەی خۆی مامجەلال تعبیرە کرێ لە هەوێنی کووردە یعنی ژیان بێ مامجەلال وەک پارسەنگێک وایە تای تەرازووەکە نایەکسانە بێ ئەم ماوەی دوور و درێژ سیرمان کرد باری عێراق کەوتە ئاڵۆزیەکی زۆر ناهەمواری دڵتەنگی دڵە ڕاوکێ و کوشتن و بڕین زۆر بەردەوام بوو کەواتە لێرەیە دەوری مامجەلال دەورێکی زۆر بەها و قورسی هەیە لە ناو میلەتەکەی خۆی هیوادارم مامجەلال هەروە گەشاوە بێ مامجەلال وابزانم ژیان لە لای ئێمە حرامە مامجەلال گەوهرە مامجەلال شتێکی زۆر جوانە بۆ میلەتی کورد وڵا کە بیستم کە لە تەلەڤیزیۆنە دەرچووە و وەزعی باش بووە تەبعاً زۆر خۆشحاڵ بووم هیوای چاکبوونەوەی بۆ دەخوازم ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبێ و ئینشاءڵڵا زوو دەگەڕێتەوە ناومان بە زووترین کات دوعایی بۆ دەکەین ئینشاءڵڵا بە زووترین کات بگەڕێتەوە کوردستان و سوپاسان دەکەم زۆر دڵمان خۆش بوو بە بیستنی ئەو هەواڵە خۆشە کە سەرۆکی کۆمار بەرەو چاکبوونە چیتر و ئینشاءڵڵا چاومان لە ڕێگایە بگاتە بە خاچی کوردستان لەگەڵەویش ئاهەنگی بجێڕین بەڕاستی زۆر خۆشحاڵ بووین بە بۆنەی چاکبوونەوەی مامجەلال ئەو بوو دوێنێ شەو لە درامای گەردەلوول بینیمان کە خەڵک خۆشی خۆی دەردەبڕی لە بۆ چاکبوونەوەی مامجەلالی بەڕاستی زۆر دڵخۆش بووین بە چاکبوونەوەی سەرۆک مامجەلال هیوادارین هەر ساغ بێ و بێتەوە کوردستانمان لە بۆ ئاوادان کاتەوە بەڕاستی ئەو شو لە فەیسبووکدا کەوا بیسمان هەواڵی مامجەلال سەرۆک کۆماری عێراق چاک بووە زۆر ئەمە خۆشحاڵ بووین کەوا بەو هەواڵەی بەڕاستی ئەمە هیوادارین بەو زوانە بێتەوە سەرکار و بەخێر بێن ئێوەش هەر سەرکەوتوو بێن